چۆن کوڕەکان باشن شکر پیاوان و ژنان و هەمووتان وەزعتان چۆنە وەڵایی هەر لەخۆ بە یەک دوو تعلیق بم لەسەر یەک دووشتی بچووک یەکەم شت بەڕاستی من حەزەکەم پاڤڵ تاڵەبانی کاندیدکەن بۆ پۆستی سەرۆک کۆماری وەلو پۆستەکە تەشریفاتی ئەوانەیە بەڵام بەرحاڵ سەڵکی بینیت خابزین نەوەکو سوەتەکەمان خراپ باش بۆیە ئەگەر پاڤڵ بکەن بە سەرۆک کۆمار بەڕێی من شتێکی باشە بەشکم ئیشەڵا شانسمان هەبێ وەکو چۆن دەڤەری سلێمانی وێران کرد بەشکم ئیشەڵا بەغا ئەوانەش وێران کە وەکو چۆن ئەو دەڤەری خستە ساجی عەلی بەشکم ئیشەڵا بەغای جوان لێ بکە ئالەو ڕوانگەیەوە باشە ئەگەر پاڤڵ تاڵەبانی بێ بە سەرۆک کۆمار بەڕێی من باش نییە ئەمە ئەوەیان دووەمیان دوو قسەکەم لەسەر مەسەلەی ئەنوەر قەرەداخیم بینی و کۆمەڵی هێرشیان کردە سەر و ئەلەم بابەتانە لەگەڵ بەدەرێکە هەروە تۆسە مناقەشە و گفتوگۆمان کرد لە حەقیقەتە من بخۆم پێما بوو کە نەکەوینە سەنگەردی دیفاع لە ئەنوەر قەرەداخیەکان و کێوشی و ئالەم بابەتان باسەکەەوە نییە کە ئەنوەر قەرەداخی ئەچێ بۆ بارەگای پارتی ئەچێ بۆ حەفلەی پارتی ئەبێ بە میوانیان ئەسڵ هەر ئەبێ بە پارتی ئەوە مشکلی خۆیەتی لەڕاستیە ئەوە جەماعەتی یەکێتین تووشی ئەو دەردەبوون لە شەستەکانەوە خۆیان هەمیشە لەگەڵ پارتیە ئاوا وەکو براوان باشە مامجلال لەسەر گۆڕی مەلام سەفا داوای لێبوردنەکە لەسەر گۆڕی حەماید خان ئەڵێ بەخوا ساوەرێکی لێنا ساوەرەکەیم خواردووە زۆر زۆر ئەوە بووە یاندا ئەنیشێ پەشیمانی بێتەوە لەبەرەوەی کەواتی و کاتی خۆی واجی لە ڕێبازی بازانی هێناوە لە شوێنێکە ئەڵێ لە ساڵی 58 تا کە مەلام سەفا لە رووسیا بوو من بنوێنەری یەکێتی قوتابیان ڕۆیشتم بۆ رووسیا بۆوێ پرسیارم کرد کە مەلام سەفای بازار ئەوانە وتی شوقەیەکیان پیشانە وتیان لە فڵان شوێنێتی ئێمە چین بۆ لای وتی کە ڕۆیشتم بۆ لای مەلام سەفا دەرگاکەی بۆ کردمەوە مەلام سەفا هات بەرەو پیرم لە خۆشییا بوورامەوە کەچی ئەمانە هەمووی ئاساییە یان بۆ بە کەسێک و برای مەحمەد کە چۆن باس مەسعود بازرگانی لە پەنایە دانیشتووە لە ڤیدیۆکانی بڵاو بۆتەوە لە ماوەیە ئەڵێ کاک مەسعود بازرگانی پێویست ناکات پێتان بناسێن و خۆتانزانن کوڕی چیە و شانی وایە و باڵی وایە و ئالەم بابەتانە بۆ ئەنە قەرداخی ئەگە بڕوا بژبەوە پاتی ئێوە جوێنی پێدەن و ئیهانی پێکەن و ئالەم بابەتانە ئەمە بەڕاستی من کارێکی خراپە و عەقڵیەتە فارغ ڕەفیق لە سلێمانی فەیلسوفە عاقڵە دانایە زانایە چووە بەغا دەستەکەن چووە هین چووە هەولێر دەستەکەن بە جوێندان و بە سوکایەتی ئێمە چ منتەقێکە باسیم لەوە تێناگەم کەک ئەمە ئەوە بەڵام ئەنوەر قەرەداخیەکانیانی بە دیوی دوو هەمیە با بڵێن وەکو یەکەم وتمان هیچ کێشەیەکمان نییە کێ لەگەڵ پارتیا چێ دانیشێ حەفلاکە نایکە و مشکلی ئێمە نییە بەڕاستی وەکو ئەو برادەری تریش کە ئەو هەموو بێحورمەتیان پێکرد کوڕەکەی نێشیرەوان بازانی بینی بە هین ئەمە ناوی چییە ناوەکەم بیر چۆتەوە ئێستا لەم حاڵەت هەیە ماهیر حەسەن سەرێکیە لە کوڕەکەی نێشیرەوان بازانی هاجار پەتپەتێنە بێحورمەتیان پێکرد و ئەو ئەی بۆ پاڤڵ ئەچێ بۆ سەری ڕۆژ ئاساییە بۆ قوبات تاڵەبانی دایمە لەگە مەسعود بازانیە ئاساییە بۆ سەرانی پارتی یەکێتی دایمە لە سەری ڕەشن و لەگە پارتیا شەریکن و بەیەکەوە ئەی خۆن و ئەوەکەن بۆ ئێوە ئاساییە بۆ خەڵکی تر ئاسایی نیە ڕاست یعنی خۆمە بانێکە و دوو هەوا نییە کاکە شیوا چۆنە بێ ئەمە ئەویان بەڵام لە دیوی دوو هەمیە بەڕاستی ئەنوەر قەرەداخیەکان و فڵان و فیسارەکان بۆ ئەوە ناشێکە ئینسان بەڕاستی دیفاعیان لێ بکات یعنی بە نمونە خەڵک 1 ملیۆن قسەیان پێ بڵێ حەق نییە ئێمەمانەنداژین دیفاع لە ئەنوەر قەرەداخی بکەین دیفاع لە عەدنان کەریم بکەین دیفاع لە فڵان و فیسار و ئالەم بابەتانە بکەین دیفاعکردن لەمانە بەڕاستی بەڕێی من کارەساتە یعنی ئەبێ بڵێن مشکلەی خۆیانە لە حەقیقەتە یعنی مشکلەی خۆیانە چونکە بۆ لەبەرەوەی هونەر مەسەلەن کورد باشووری کوردستان بە تایبەتی نوخبەی نییە خۆشەویستانی من ئەوە درۆیەکە لە نوخبەی کوردی ئێرانیەکان نوخبیان هەیە عەرەبەکان هەیەە تورکەکان هەیەە زۆر بە هەموو دنیایەتی بەس کورد لە باشووری کوردستانە هیچ نوخبەیەکی نییە بەڕاستی ڕۆشن بیر و مێدیاکاری کوردستانی باشوور بە تەواوەتی لەناو زەرکاوە ئەژین تەنها خەریکی فەسادی و بێڕەوشتی و پارەپیاکردن و ئالەم بابەتانن نوخبەکەی لە هەموو ئەوانێتی بەڕاستی بۆ گەنتر و ناشرینترە لەبەرەوەیش ئاوا ئەڵێم موزیک ژەن وەکو ئەنوەر قەرەداخی کە موزیک ژەنە بە درێژایی هەموو ئەم ساڵانە ئەم کابرایە بۆ یەکجار نەهاتووە دیفاع لە ئەو هەموو ستەمە بکاکێکی و پارتی لەو خەڵکیان کردووە باشە هەر خەریکی ژیانی خۆی بووە من موزیکم ناوێت کە تۆ هەڵوێست نەبێ بەرامبەر بە ترۆرکردنی کاوە گەرمیانی
بەرامبەر بە سەدەر عوسمان کە ترۆرەکێتەوە تۆ چکە لێوەنێت بەرامبەر بۆی کە لە سلێمانیا یەکێتی و هێزەکانیان چیانەکرد لە گەنجانی سلێمانی لە پێش هەفتەی شوبات دوای هەفتەی شوبات تا کە تەنها داوای نان و کار و ژیان و ئەمانەیانەکرد چۆن گەنجانی سێساق ترۆرە ئەکوژان بەدەستی هێزەکان یەکێتی چۆن بەدە لە کۆیە لە کەلار و کفری لە ناو جەرگەی سلێمانیا ئەنوەر قەرەداخیەکان و عدنان کەریمەکان و ئالەم بابەتانە هیچ کاتێ یەک هەڵوێستیان نەبووە بەرامبەر بۆ هەموو زوڵمەی کە لەو خەڵکە کراوە باشە بەیانی من و فڵان و فیساری یەکێتی و پارتی بیشمان کوژێ بە نمونە ئەسڵن ئەنوەر قەرەداخیەکان و یەک چرکیان لێوە نایە ڕێ پێشیان خۆش بێ کەواتە من بۆچی بێم بکەمە دیفاعکردن لە ئەنوەر قەرەداخی و لە نازانم فڵانە فیسار و ئالەم بابەتان و کەی مشکلی منە کاکەجان خەڵک جوێنی پێەیە جوێنی پێ نایە کەی مشکلی ئارام ئەحمەدە خەڵک نازانم حەچێکی پێ ئەڵێ و بێحورمەتی پێەکە کەی مشکلی ئارام ئەحمەدە بۆ ئەو کەی لە سەنگەری ئێمە بووە کەی لە سەنگەری خەڵکی بەدبەختی کوردستانە بووە کاکە تاوەکو بین ئێمە دیفاعی لێکن بە ناویەوە کە کەمانچە لێدا سندان لەو کەمانچە و لەو مۆزیکە بدا باشە کە ئەوە لێ ئەدا ئەوە تەنها بۆ بازرگانی بەکارهێنێ هیچ هەستێکی ئینسانی تێدا نییە کە دیفاع لە ستەمکارەکان کە لەنا ئەو کۆمەڵگایە بەڕاستی کە یەک ڕۆژ لە تاریخی لە هەموو تەمەنی خۆیان نێتە سەرجادا بڵێن نە باشە ئەحمەد سالار بنمونە باشە ئەگە سوێنێ خەڵقسە بە ئەحمەد سالار بڵێ من بۆشی دابیشم دیفاعی دەکەم کەی ئەحمەد سالار لە سەنگەری ئەو خەڵکە داماوە قوڵ بەسەر و نەکبەتەیە بۆ بەڕاستی هەمیشە ئەمانە موچەخۆری پارتی یەکێتی بوون کاکە فەرقیان چییە لێرە نیان لەوێ چ جیاوازێکیە بەڕاستی من لە بیرمێ تازە هین کارەساتی هین ڕوویا بوو ئەوەی ناڕزایەتەکان کە پەلاماری لەقی چوادرا و وەرحاڵ ئەوش فیتی یەکێتی بوو بەڕاستی ئەو فیتنەی ساز کرد بۆی کە پارتی تاوانبار کات و یەکێتی مەزاهرەکە ئاوای لێ هات بەڕاستی لەو قۆناغەیە ئەو بوو کە مەجموعەیە لەو کاتە هیوا ئەحمەد سەرۆکی لەقی چوار بوو مەجموعەیە گەنجی دامەوە تەقی لێکرا و کوژرا و ئاوای لێ هاتەوە هەر دوو سێ مانگ دوای ئەوە سێرەکەم عەدنان کەریم کە زاوای شانازە عەفو کە کچەکەی یاوە بە کوڕەکەی شاناز با بڵێن خەزورانی ئەوانە بوو پارە کچەکەی یاوە بۆوان تەڕان سێرەکەم ئەچێ بۆ لای هیوا ئەحمەد و هیوا ئەحمەدیش مەدالەیەکی ئاەتی کاتە ملی وەریشی ئەگرێ ئیتر ئەم بەشەرە ئەم عەدنان کەریمە ئەمەندە بێ هەست و بێ شعورە ناڵێ بابە ئەم دەستەی کە تۆ ئەم مەدالەیە ئەەکەیتە ملی من ئەوە ڕێژوانی کوشتووە تەقەی لە خەڵکی سێبانی کردووە خوێنی ڕشتووە ئەم بارەگای پارتی ئەم هیوایی کە مەسئولی پارتیە مناڵانی سێمانی خەڵتانی خوێن کردووە تۆ چۆن بەدەلای لە وەرەگری کەچی خەڵکەچی گۆرانەکانی لێ ئەدا ئەزانن عەزیزان لەو سەردەمەوە گوێم لە عەدنان کەریم نەگرتووە ڕاستی بە حەیاتیشی گوێ لێ ناگرم باشە چونکە هونەرمەند و دەنگخۆشی ئەوانە لای من یەک تاک پێڵاو ناژی ئەگەر خاوەنی هەڵوێست نەبێ ڕاستی باشە ئینسان هونەرمەند شاعیر نووسەر نوخبە فڵان و فیسارەکان هەموو ئەمانە ئەگەر لە بەرامبەر ستەمکاریە هیچ بێدەنگیان هەڵبژارد وە چوون چڵکاوی ئەو دەسەڵاتە ستەمکاریان خوارد ئەبێ ئێوە لە پێیان کەن بەڕاستی ئەبێت تفکەن لە گۆرانیەکانیان تفکەن لە دەنگیان تفکەن لە مێژویان تفکەن لە هونەرەکەیان تفکەن لە هەر هەموو ئەم بابەتانیان بەڕاستی باشە چونکە یەکشیان بەرامبەر بەوە نەوتووە باشە لە مەسەلەن پارتی لە منتیقەی بادینار و هەولێر و ئەمانە شێروانیەکانە خاتە زیندانەوە هەمووتان ئەو ڕاستیانە ئازان دەیان کەسی لە بادینار و زاخۆیان گرتووە یەک کەسێک دەمانە هیچ کاتێک قسەیەکی نەکردووە خۆشەویستە هیچ کاتێک قسەیەکیان نەکردووە بڵێن بابە ئێوە گەنجانە بۆچی ئاوا لێەکەن کاتێ سەدەر عوسمان ناودەمی پڕەکێ لە فیشەک یەک کەس دەمانە قسە ناکە عجیبە هەندێک برادەریەن دائنیشن بە ناوی ئەوەوە کە وەڵا کەمانچەکەی کاک ئەنوەر و کەنەتان دەنگە ناقۆڵاکەی عەدنان کەریم و فەکوورە سندان لیان بدا کاک باشە سندان لیان بدا کاک من بۆچی دیفاعی لێ بکەم ها بە وەڵڵا ئازیزان بەیانی ئەو ئارام ئەحمەد لە شوێنەکە ئەوێکێتیە یا ئەو پارتیە ترۆری بکەن سوێن بەخوا هەموو ئەمانە جوێنم پێدەن یەک کەسیان ناڵە ئەلە با بەخۆم بەشەرە تەنها قسەی کردووە ڕخنەی گرتووە خۆنە جاسووسە نە پیاوکوژە نە دز و جەردەیە نەگەنەخۆرە نەوەزیرە نەگزیرە تەنها ڕخنەی گرتووە دژیان دەسەڵاتە قسە و باسی کردو ینی بۆچێ بە بکوژێ با بڵێن ئەمانە ئاوان لە حەقیقەتا خۆشەویستان کەچی هەندێک کەس هەند دیفاعیان لێکن بەڕێی من ئەوە زۆر خراپە من داوا لە هەموو ئینسانە شەریفان ناکەم هیچ کاتێ دیفاع لەمانە مەکەن بەڕاستی وەکوتم کاری ئێمە نییە ئەنە قەداخی بە ئەنە قەداخی یەکێتی لە سێمانی بێ هەر ئەنە قەداخیە
هەر بۆ ئێمە هیچ شتێکی نەکردووە هیچ هەڵوێستێکی نەبووە بەیانی بڕوا بێ هینی پارتیش هەر بە هەماشکڵێن چی لە مۆزوعەکانە گۆڕێ عەدنان کەریم بەیەکێتی بێ یان پارتی بێ چی لە مەسەلەکە گۆڕێ خۆشەویستانی ئارام حیاتە لە ڕوانگەی ئێمەوە لە ڕوانگەی خەڵکی ستەملێکراوی باشووری کوردستانەوە چی لە مۆزوعەکە گۆڕێ ئەم گەجەر و گوجرانە پارتی بن یەکێتی بن بڕۆن بۆ لای ئەم بڕۆن بۆ لای ئەو کورە هەر دییان دەراوە بەڕاستی کەیف خۆیانە کاک کاک ئەحمەد سالار خۆ لە مەسائلی شانۆی خۆ پیاوێکی محتەرەم و پیاوێکی شەریف ئەحمەد سالار و فڵان و فیساندا بەڵام بێ هەڵوێست بۆ بەرامبەر بە شتانە کاکە من چی بکەم لە شان و لە دەوربینین و درامای ئەحمەد سالار کە یەک شتی بەرامبەر بە یەکێتی و پارتی نییە کە لە بەرامبەر ئەم هەموو زوڵمایە قسە ناکە خۆشەویستانی یعنی من ئەمانم بۆ چییە من تێناگەم بەڕاستی ئەمانە بۆ چی باشن کاکەژیان ئازیزانی من لە سەردەمی ڕۆشنگەریەوە 250 ساڵ بەر لە ئێستا ئەوەی ئەم ئەوروپایی دروست کردووە مفەکیرەکانی بوون نووسەرەکانی بوون شاعیرەکانی بوون هونەرمەندەکانی بوون لێهاتوەکانی بوون کاکە ئەوان دروستیان کردووە ئێمە مێدیاکارمان ڕۆژنامە نووسمان نووسەرمان شاعیرمان تابلۆسازمان هونەرمەندمان هەمووی خەڵتە تێگەن کاکە خەڵتێ ئەو کۆمەڵگایە بە قوربانە بێ حتى همو أماني كناهم هنا بقدر هنا بيناكري بقدر ماهر حسن وأحمد كاغحميان بيناكري كلاني كم بهندركيان صدان هزاران تعليقيان لبارتي ويشتي أنا بابا تاني ياو بويا من قد لسر أوان خسناكم هميشه جيد خوشي بون باف رخنش مليان هبه لسر يكي تلو برام بكلي مي كاك خسيان هبوا مي بكوميدي يك دنيا شان سر أمانة وتوا بران نتوان نكو أرام أحمد خسر كان برام برحال ببي توانا يخوان بهندرك إخوان ببي أو توانا يخوان كدو أنا وراس أوايا لبر أوي أو خسانم كير بويك أو خلكان نشن بكون الدفاع لمعنى وبراسي أوان بو دفاع لخلقنا بو سندان لي يوم دفاع لي كزنا كاكا شون أبي كاوا قرمياني لنا وقرميانا بدسي يشيتي ترور بكري بلام كاك أنو القرداخي يقسنكا أي موسيقى بو شي لي دي زحمة النبي شون دبي عدنان كريم قسنكا بروا بو هلبجا $40,000 ورقتو بويا قراني لا يادي هلبجا يا خوش ويسان $40,000 باشا ايش قاينا كيشي چی بووە يلا بجا كيميا باران کرا 5,000 گوڵاڵە سوورە مردن و وای اینجا کە پارەکەی بەگردە شۆ بڕوا بۆ مێبازی شۆ بڕوا بۆ ئارە خواردن و سەسەرەتی تەواو خۆ هەر گۆرانەکە بۆ پارە و توێتی بەڕاستی تێگەی کاکە ئەمانە هەمووی حقایقن ئەمانە هەمووی ڕاستین پێویستە هەر کەسێک بیزانێ با بە دیفاع لەمانە مەکەن عەزیزان تاکەی ئێمە بین بە خۆراکی ئەمانە بە قوربانە بن دیفاعمان لە هەر کەسێک کرد کە دوای زیندان بوو دیفاعمان لێکە دوای بوو بە پێی پارتی بێچێتی باشە لەو زاخۆیە خەڵی گیرا شەرمی دنیامان ئێستا بۆ بە ئەندام پەرما بۆ بە پیاوی عەلی حەمە ساڵح تێگەی لە قسەکەم یەکسەر ئەبن بە توجار و ئەبن بە پارە پەیاکرد و بە جوفان پڕکردن ئەی تاکەی ئێمە قوربانی بین بۆ ئەمانە بەڕاستی کاک با تاکەی باسی تاکەی ئێمە قوربانی بین بۆ ئەم هەموو مشەخۆر و ساختەچی و چڵکا و خۆری پارتی بێشێتی وەڵا گوناحە کاکە گوناحە من بێم دیفاع لەوانە بکەم هەرچێکیان بەسەر بێ یا کە ئەمرن ئەیکەن بە شێر و شانامە چۆش جوابی کرد شاعیر نووسەر هونەرمەند ئەبێ نابەستم بڵێ کەسەری کە ملی حیس کرد بۆ ئەو دەسەڵاتە باشە ئەوە شیعرەکانی لە پێ بکەن ئەوە شیعرە ئەبێ بێنە بەتڵپەی تەماتە بەڕاستی ئەبێت تەماتی بۆ گەن بن بە ناوچاوی شاعیر و هونەرمەند و نووسەر و فڵان فیس ڕۆمان نووس ئەلمەتەنە کە یەک قسە دژی یەکێتی و پارتی ناڵێ باش نییە حەمەسەی حەسەن لەمەوەیە کۆمەڵێشیان بڵای کردەوە وڵات هەڕەشیان لێکرا ئارم بابەتەنە حەمەسەی حەسەن تۆ بۆ دژایەتی پارتی یەک قسە ناکەی بە حیات ئێمە چۆن دیفاع لە تۆ بکەین کاکە بۆچی قسە پارتی ستەمکار نییە ستەمکارە گەندەڵ نییە گەندەڵە ترۆری نەکردووە کردوێتی خۆ لە من باشتر ئەزانی بۆچی لە بەرامبەر ئەوە ئەستەمانە تۆ یە قسە نییە ئێستا ئێمەش ناتوانین دیفاع لە تۆ بکەین لە حەقیقەتە کە ئیسلامیەکان پەلاماتێن و نازان چی ئالەم بابەتانە ناکرێ یانی ئەمە جۆرە گەبێ لە بێویژدانی لە واقعا باشە کە تۆ لە بەرامبەر ئەم هەموو بەدبەختی یەکێتی و پارتیا قسە نەبێ باشە بەڵام کەشتێکی بەسەر بێت چاوەڕوانی ئەوە بکەی کە خەڵک دابنیشێ ئەوە بۆ بکە نەخێر خەڵکی کوردستان ئەبێ بە تایبەتی خەڵکی ئاگا و هوشیار ئەبێت دیفاع لەو کەسانە بکە کە لە سەنگەری خەڵکەستان لێکراوەکەیان بەڕاستی کە هەڵوێستیان هەیە بەرامبەر بەو هەموو ستەم و ئەو هەموو زوڵمەی کە چەتەکانی پارتی وێچێتی بەرامبەر بۆ خەڵکە کردویانە کە تۆ ئەمە نەبوو ئەبێ واجی دەیبێنی بەڕاستی بۆیە من داوام لە هەموو ئەو ئینسانە شەریفانە هەیە کاتێ ئەنوەر قەرداخیەکان و بە عەدنان کەریمەکان و فڵان و فیسارەکان لە شوێنی شتێکیان بەسەریەت خەڵک گوێنیان پێدا سوکاتیان پێکا ئیهانیان پێکات دیفاعیان لێ مەکەن دیفاع لە ئێوە تەواو فێر بن فێر کاکیجە فێر بن
چونکە ئەمانە کۆمەڵە مشەخۆرن لای پارتی بێ لایەکێتی بێ هەروخو یەکوان کاکە چ خێرێکیان بۆ ئێمە هەبوو ئەی هاوار خۆش خێرێکیان نەبووە کەمانی لێیاوە هەر بە هەر جۆرە کەمانەکەشی ناگرم کاکە گۆرانی ئەڵێ کورە لە ناو سیارەکەش باش ئەوەی عەدنان کەریم سیدێکی لام بوو کاتی خۆ هەر یەکسەر فڕەمای فەدعەت بە شەرەفم بە گۆڕی ئەو باوکەم ئەوە جامەکەم کردەوە ڕێک فڕەمای دەرەوە سیدێکی عەدنان کەریم چۆن گوێ لە تۆ گرم کاکە کورە ئەزانی چۆنە هەچی زێرابی ئەم هۆڵەندایە هەیە هەمووی ئەخەمە ناو ئەو گۆرە ئەەکەم بەسەر گۆرانەکان تا کاکە من گۆرانی تۆم بۆ چییە باشە کە دانیشتوی بەس خەریکی ژیانی خۆتی بەرامبەر بام هەموو بەدبەختی ئەو میلەتە تۆ قسەیەکی بۆ وتن نییە باشە جەبانی بێشەهامەتینە باشە ئێوە کەی ئینسان ئێوە کەی پیاون ئێوە کەی ژنن بەڕاستی ئەوانەی کە ئەبنە نۆکەری پارتی بێچێتی لە پێناوی ژیان و لە پێناوی ماڵێک و ژیانێک و ئالم بابەتەنە بابە عزیزانی من ئینسان لەم دنیای تەنها یەکجار ئەژی یەکجار من ڕۆژێ لەم ماوەیە ئەو ماڵی هینم بینی لەسەر بەحرێک کردوێتی ئەم یاریزانە هینێکە ناوی چیە بە هەر حاڵ نیسینە ئەمەیتی ئەمە زۆر شارەزای تااقەتی یاری و ئەلم بابەتانم نییە خانوویەکی پیشان ناوە خانوویی بە فڕۆکە ڕسمەکەی گیراوە ئازیان ڕۆناڵدۆ ئەفۆ ڕۆناڵدۆ خانووەکەی پیشان ناوە خانووی چی لەسەر بەحرێک کراوەتەوە هەر نیو شارە بێ ینی بەتەڵ نیو شار باشە ئەوە بیرم کردوتم وڵی بەرەستە من ئەوم بەنێ من نامێ بە قورعان باشە من ئەوەم هەبێت و بەیانیش ئەمرم کاکە ینی هەش گۆڵی ئەڵێ کاکە بەخوا بم شێ دەبم خۆشی دەبم کاکە ژیان بە بردەکەیشەوە بە قوربانە بە منطقی تیانەیە تۆ ئەمە بۆ چیەکەی بە قبری باوکتا کاکە یعنی ئەم تێر نەخواردنەی ئێوە هەتاوەکو کەی بۆ شوێ ئەبەن زەحمەن دەبێت ئەها جەلال تاڵەبانی گردیا بە نۆشوام سەفا فڵانیا بە فڵان فڵەوکو کە مەکابی ماری دایکی بێ لە دوای چی لێهات لە ئەڵمانیا بە خۆی کە و 6 ساڵێک و دوایی مرد و خۆ حافیز تەواوە باشە واللهی عزیزان چوومەتە نەمسا ئەوەی کە چوو بێ ئەزانێ یەک ڕیس هەیە ئەوە بینە هەمووی ماڵی شاژنی سەردەمی کۆنی نەمساویەکان بووە ئێستا باە قوشتیایە خوێنێ ئەمە شوێنی ئەسپەکانی ئەمە شوێنی ئاشپەسخانەکەی ئەمە شوێنی دەسەودار و نۆکەرەکانی ئەمە شوێنی کۆڕ و کۆبنەوە ئەمانەی ئەمە شوێنی ڕابواردن و فڵانە فیساری ئەی کوا زەحمە نەبێ چی بەسەرها بۆ کوێ ڕۆی بۆ کوێ چوو ئەو ئەم دەبدەبە و دۆر و دووکانە زەحمە نەبێ تەواو ئێستا مناڵانی ئیسپانی هەر گەڵتان بۆ مۆزوعانەیە ئێوەش بۆ کوێ ئەبن کاکە بۆ کوێ باشە بە هەموو سەرمایەدە دزەکانی باشی کوردستان بەقەدەر عەلی بۆسکانی پیاو نەبوون بۆ کۆمەڵگای ئێمە باشە هەر بەقەی عەلی بۆسکانی پیاو نەبوون باشە بڕۆسەی کە عەلی بۆسکانی ئێسێشی لەگەڵای بێ مۆرەکەی هیچ چاکەکاری بە سێمانە بوو هەتا ئەمێنێت دیارە علی کەمال لە سەردەمێکا من زۆر گەنج بووم علی کەمال لەم دایمزگوتی علی کەمال ئەو دەڤەرە هەمووی کرد بە خانە و دووژور و هەیوانەوە هەموو یا بە خەڵکی فەقیر و هەژار دوای شامی تاپۆیان کردیان بە ناوی خۆیانەوە باشە هەموو بەشێتێ ئەو دەوڵەمەنانی ئەو سەردەمانە وەکو علی کەمال و وەکو ئەمانە عزیزان هەموو پارەکان بە ئیش پیا کرد بوو وەکو ئەمانە ئێستا بە دزی و گەندەڵی و زەوی و زار و شەریکەیەکی پارتیوانە پێیان نەکردووە بەڕاستی اینجا ئاوا چاکیان بەشێنەوە کرد ئێستا ئەمانەی ئێمە ئەبۆ جۆری بیرەکەن بۆیە ئەو قسانم کرد بۆ ئەوی کە شتەکان وەکو خۆی بێ و لە یەکی لێشتەکان لێتە جیا بکەینەوە ئازیزانیارە محمەد نەچین دانیشین کۆمەڵێک زڕناژەن و دات و لوت شتێکیان بەسەری خەڵک جوێنیان پێدا باجێنی بنێ و کەی مشکلی منە کەی مشکلی منە بۆ قەرداخی چییە کاک کەمانچەش چییە کەمانچە ژەنی چییە میمە کاکە هیچ مهم نییە بەڕاستی کاکە هیچ نییە يعني بو ابي او قد نرى دفاع عليك خلشي او كومالجاي ام بكا بلام كخلط جون بو بدا ام بين دفاع لكن ويت خوا كاغن قداخي وكمان شكي او كذا كمان شكي بيشكين كاغا كمان شي بقول انا ايدو كمان شي بلا خو وكم انه شو صفا كتابك على كابلاك روجا ان هاتو بلا من كمان شجنه روجا يقدواني بيان رابط ولا مقره وتي والله اخوي تراك وتي والله من الروم تي تشتكى اجل مشت بابا مروا وسياخذوا السرت وصعوبتي لك الله كانواتي إن خير من هالروم وبارتن بهنرني وأنا بابتنا مش بدي قال يجي برو شورج ببيع كمان شيء على كذي ببيع موسيقى شورج على كذي براسي تو شيء تان كذا شيء تان داينا كذا كذا بتوفنا شيء يعني بقول بانب أبقى ساكم وكوتاي بينهم هموش تقدم دنيا يعني هالويست تو هر هنرمند و شاعر و نووسەرێک بەرامبەر بەستەمکاری دەنگی نەهات هەڵوێسی نەهات ئەو بێقیمەتە لە پێیکەن باشە کاکە دەبڕ خواتان لەگەڵ و با منیش بڕۆم کاگەرا بەحمەی بەڕێز دوژمنی پیاوی دێس
خواتان لەگەڵ خۆشەویستانی ئالا محەممەد بەخێرچن.